من ئەم هەواڵە بە هەموو شێوێک ڕەت دەکەمەوە، هیچ ئەسڵ و ئەساسی نییە و دەمەوێت هاوڵاتیانی شاری سلێمانی و هەوادارانی بژوتنەوەی گۆڕان و هەموو لایەک ئاگادار کەمەوە کە هێزی دژەتیرۆر پارێزەری سەر و ماڵی هەموو هاوڵاتیەکە بە بێ جیاوازی، چ گۆڕان بێت، چ یەکێتی بێت، چ پارتی بێ، هیچ هەر لایەنێکی تر بێ، ئەم قسانە دوورن لە ڕاستیەوە. هیچ هێزێکی دژەتیرۆر جوڵەی پێ نەکراوە لە ناو بارەگاکانی خۆیانن، هیچ هێژێک دیارە کێشەی ڕوویداوە لای بزوتنەوەی گۆڕان، لای مقڕی سەرەکی بزوتنەوەی گۆڕان تەقەی خۆشی کراوە بەسەر مقڕەکەی بزوتنەوەی گۆڕانە. پاسەوانەکانی بزوتنەوەی گۆڕانیش تەقەیان کردوتەوە، ڕوبەڕووبنەوەیەک دروست بووە. ئێستا هێزەکانی پۆلیس و ئاسایش لەو ناوەن بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکە. ئێمە هیچ هێزێکمان نەناردە وەکو دژەتیرۆر، ئەمە ئەسڵ ئەساسی نییە، ئەمە درۆیەکی شاخدارە کە هەندێک کەناڵی چاواشەکار بڵاویان کردوتەوە. دیارە تەقەی خۆشی کراوە لەو ناوە. ئەوەی من بیستم لە برادرانی بزوتنەوەی گۆڕان کە قسەم لەگەڵکردن، تەقەی خۆشی کراوە بەسەر مقڕەکەی بزوتنەوەی گۆڕان. پاسەوانەکانی مقڕەکەش بارەگای بزوتنەوەی گۆڕان تەقەیان کردوتەوە و کێشە دروست بۆ لەوەیە. دوای ئەوە هێزی پۆلیس و ئاسایش بەهانای ئەوە چوون کە وەزعەکە کۆنتڕۆڵکەن. یعنی ئەمە ئەوەندەی ئاگادارم ئەمەی کە ڕوویداوە. هێزی پۆلیس و ئاسایش لەو ناوەن بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکە دیارە هەوادارێکی زۆری گۆڕانیش چۆتە کردەکە، ئەمەش کێشەی دروست کردووە. ئێمە دیارە پرۆسەیەکی شەفاف و دیموکراتیانە بەڕێوەچوو. ئێمە خۆشحاڵ بووین کە لەو مانگەی ڕابردوو بانگەشەی هەڵبژاردن بە مەدەنیترین شێواز لە ناوچەی سلێمانی بەڕێوەچوو. بەڕاستی ئێستا کە ئەم ئەنجامانە سەرەتاییان ڕاگەاندرەون، ئەمانە ئەنجامی کۆتایی نین. هەموو لایەنەکان دەبێت چاوەڕوانی ئەوە بکەن کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی بەغدا بە فەرمی ئەنجامەکان ڕابگەێنێ. هەر کەسێکی سکاڵای هەیە دەتوانێت سکاڵای خۆی تۆمار بکە لە کۆمیسیۆن و هەر گلەی و گازندەیەکیان دەتوانن لەگەڵ کۆمیسیۆن قسە بکەن. ئەمە نە کێشەی یەکێتی نیشتیمانی کوردستانە، نە کێشەی هیچ لایەنێکی ترە بەڕاستی. و من ئەمێ هاوڵاتیانی شاری سلێمانی دڵنیاکەمەوە کە ئێمە پارێزەری سەر و ماڵی هەر هەمویانین و لە هیچ کەسێکیش قبوڵ ناکەن دەستدرێژی بکاتە سەر هیچ کەسێک یاخود هیچ لایەنێک. هەموو لایەنەکان دەتوانن پەیوەندیمان پێ بکەن ئەگەر کێشەیانەیە. ئێمە پارێزەری هەموو لایەنەکانین بە بێ جیاوازی، بە بزوتنەوەی گۆڕان و بنەوەی نوێ و بە هەموو لایەنەکانی تر. و ئەو دەنگۆیانەش ڕەت دەکەینەوە، بەڵام من داواکارم کە دان بە خۆیان نابگرن، هەر سکاڵایەکیان هەیە دەتوانن لەگەڵ کۆمیسیۆن قسە بکەن و سکاڵای یاسایی خۆیان تۆمار بکەن.